تا دێت دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سایی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو خراپی دەڕوات. بازاڕەکان هەڵاوسانی بێشماریان بەخۆبینیوە کە لە ماوەی 25 ساڵی ڕابردوو وێنەی نەبووە. زۆربەی خواردەمەنیەکان لە ڕووی نرخەوە دوو بەرامبەر بوونەتەوە. وڵی سەبارەت بە ئەشیای مواد غەزایی مەسەلەن ڕوون و شەکر و ڕوون لە هەمووی گرانتر بووە. مەسەلەن پێشتر کارتۆنی ڕوونی قەدیم بە 28 بوو، سەر بەسەکە ئێستا کارتۆنی ڕوونی بە 70,000 بە 75 بە 80. مەسەلەی برنج زۆر گران بووە. پێشتر برنج 20 کیلۆی بە 34 دەتکڕی بە 30 دەتکڕی، ئێستا فەرە برنج 20 کیلۆی بە 40 بە 41 بە 42. زۆربەی برنجەکان هەمووی گران بووە. شعریە گران بووە، مەحکەڕۆنی گران بووە، تا پێش شعری 2 کیلۆی بە 2000 بە 1750 ئێستا بە 2.5. زۆربەی شتەکانمان گران بووە. بەس ڕوونەکە سەرەکی لە هەمووی زیاتر گران بووە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان بارودۆخی داراییان خراپە. چینێکی زۆریش لە ژێرهێڵی هەژاریەوەن، کەچی هەر ڕۆژێکی نوێ دەبێتەوە خواردەمەنی و پێداویستیەکان لە جیاتی نرخیان کەم بێت بەرز دەبنەوە و هاوڵاتیش توانای کڕینی نەماوە. وڵی بازار هەندێک بێژی ناخۆشە، چونکە پارە دەستی عالەمێدا نییە، ناتوانێت چی بکڕیت. دەستکە هەر شتێکی دەڵێ سێ بەرابەر. ئاخر بوو مەملەکەتی مرویە همه تشتێ خومالیە بوو دێ گران بی کاکە. وڵی داوام ئەوەیە پیچەک ئەرزۆنکەن عالەم گوناحە، فەقیرن، پارە نییە وەیە نەکاکە. ئەیجەما فەقیرە دێ چی ئیدار کرد؟ دەتەمە یعنی دو مانگا جارێکی دەتەمە ئەوژی هەندە القەرەی بدەینەوە. بەڵام ئێستاش خەڵک ینی ناڕحەتە بەڕاستی خەڵک ئێستا خەڵک فەرمووی ئێستا بازار نییە. ئێستا بازار نییە، خەڵک ناڕحەتە، خەڵک پارەی نییە کاکە پارە ئەو پارەی کە وەرەگری خەڵک موچە چکمە پشەی ناکە. کە پشەی نەکا خەڵک ناسارەکە ینی بەرچی خۆی ینی خۆی تون دەکە ئەشای ناکڕی. ئەو کەلوپەلێ زوروریە ئەکڕی بەتایبەتی ڕوو ناهاردا مەسەڵەن شەکرە برنج ئەوەیە کڕی. کاری سەرەکی هەر حکوومەتێک بریتە لە بوونی پلان و بەرنامە بۆ دۆخە لە ناکاوەکان و گرنجیدان بە بەرهەمی ناوخۆ بۆ ئەوەی هاوڵاتیانی تووشی قەیران و گرانی نەبنەوە. بەڵام حکوومەتی هەرێم دوای 31 ساڵ تەمەن تا ئێستا حسابی ئەوەی نەکردووە لە بەشێک لە پێداویستیەکانی پشت بە ناوخۆ ببەستێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.